مزگەوتی ئەقسا لە فەلەستین پیرۆزیەکی تایبەتی هەیە لە لای مسلمانان. ڕووگەی هەموو پێغەمبەران بۆ پێش پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم، یعنی هەموو پێغەمبەرەکان ڕوویان کردوتە بەیت المەقدس یا مزگەوتی ئەقسا، یعنی قیبلەی هەمووان بووە و لە سەرەتاشەوە قیبلەی مسلمانانیش بووە، یعنی یەکەم قیبلەی مسلمانان مزگەوتی ئەقسا بووە. پاشان خوای تەعالا گۆڕی و کردی بە کەعبە. ئەو پەیوەندیە ئەوەندەی تر تند و تۆڵتر بوو بەم ڕووداوە کە خوای تەعالا پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم شەوڕەوی پێ کرد لە مزگەوتی حرامەوە بۆ مزگەوتی ئەقسا و لەوێشەوە بەرەو ئاسمانەکان. هەر لە مزگەوتی ئەقسا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشنوێژی بە پێغەمبەرەکان کرد. بۆیە مزگەوتی ئەقسا لە لای مسلمانان قدر و ڕێزێکی تایبەتی هەیە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە کە لە بوخاری و مسلمە هاتووە ئەفەرمێ لا تشد الرحال إلا إلى 3 مساجد المسجد الحرام ومسجدي هذا والمسجد الأقصى. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کۆڵ نادرێتە کۆڵا بۆ نوێشکردن لە هیچ مزگەوتێکە ئیلا بۆ 3 مزگەوت نەبێ. مزگەوتی حرام لە مەکەی مکەڕەمە، مزگەوتەکەی من کە لە مەدینەیە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و مزگەوتی ئەقسا. ئەم مزگەوتانە فەزیلەتی زیاتریان هەیە تا مسلمان کۆڵی بۆ بداتە کۆڵا و بڕوا بۆ ئەوێ نوێش بکە. مزگەوتی حرام نوێشکردن تایە گشت ڕکاتێکی بە 100,000 ڕکات حەساوە و مزگەوتی رسول الله صلی الله عليه وسلم گشت ڕکاتێک بە 1000 ڕکات حەساوە و مزگەوتی ئەقساش گشت ڕکاتێکی بە 500 ڕکات حەساوە.